دامی جەرگم هاتە خەندا پڕبەزاری پێکەنی، هۆش و بیرم کەوتە هەڵپا بەرگی سستی داکەنی. پێت ئەڵێم جوانی فریشتە پڕ بە دڵ تۆم خۆشەوێ، پێم ئەڵەی بیستن بە ئێشە پێوی بیستون هەڵکەنی. سەر لە نێو کەوتوو مەناڵە گیانەکەم ژینم ئەوێ، تۆش بە نازی پەنجەکانت وا خەریکی پێمزەنی. دڵ وەکوو ساوە هەموو جار ئارەزووی یاری ئەکا، تۆ بە نادانی خەریکی هەردوو چاوی دەریەنی. من وەکوو پەروانە دایم حەز بە بینینت ئەکەم، تۆ کە ئەستێرەی سوێیلی وت ناخەیتە دیدنی. بەم هەموو ژان و سزایش کە ژیانم پڕ ئەکا، دڵ بە بێ تۆ وشک و چۆڵە تۆ گوڵزار و چیمەنی.